زنجاری دیکەش سلااوان لێبێ ماوەی چەند ڕۆژێکە گژی و ئاڵۆزە سیاسەکان لە هەرێمی کوردستان قوڵتر بۆتەوە بەتایبەت دوای ئەوەی کە بڕیاری دروستخستنەوەی وەزیرەکانی بژنەوەی گۆڕان لە ناو کابینێ حکوومەتدا لەلایەن پارتیەوە درارەوەها ڕێگریش لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کە دیار دوێنێش لایەنە سیاسیەکان بەتایبەت چوار لایەنەکەی دیکە ئەوە سێ لایەنەکەی تر کە لەگەڵ گۆڕان بوون و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەتەوە. دەمانەوێت لە تەوەری یەکەمی بیانی باش کوردستان گفتوگۆ بکەین لەسەر ئەو پێشاتە سیاسیانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەگوزرێت، ئاسووی چارەسەر و ئاراستەی چارەسەر بەرەو کوێ دەچێت، ئایا کابینەی حکوومەت هەڵدەوەشێتەوە، ئایندەی پەیوەندی لایەنە سیاسیەکان بەتایبەت هەڵوێستی بژوردنەوەی گۆڕان و خوێندنەوەی گۆڕان بۆ هەڵوێستی لایەنەکانی دیکە چییە؟ ئەمڕۆ لەگەڵ گوڵستان سعید ئەندامی جباتی نیشتیمانی بژوردنەوەی گۆڕان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. گوڵستان خان بەخێر بێیت، بیانی باش. خۆش باشتر و بەیانی هەموو بیستەران و بینەرانی خۆشەویست باش. ئەمڕۆ دیارە ڕۆژێکە بڵین کوردستان لە قەیرانێکی زۆر گەورایە لە هەموو ڕۆکانەوە و ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان قوڵتر و گەورەتریش بوون، بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە ئێمە بینین یعنی ئەو پەڕی قەیرانی سیاسی و یاسایی و پێشێلکردنی ئیرادەی خەڵک وە کودەتایەکی سیاسی بەهێمنی لەم هەرێمەیە بەڕێوە ئەچێت، ئەوەی کە گۆڕانی خستە ناو پەرلەمان، ئەوەی کە گۆڕانی خستە ناو حکوومەتەوە، ئەوەی ئیرادەی هیچ حیزب و هیچ لایەنێک نەبوو، ئەوەی ئیرادەی خەڵقی کوردستانە، ئەوەی ئیرادەی بە کودەتا ناو دەبن لەبەرەوەی بەڕاستی یعنی هیچ کەسێک لەم وڵاتە ساحێب ماڵ نییە. هەموو ئەم حیزبانەی کە لەم هەرێما هەن نوێنەرانی خەڵقن لەوێ دانیشتون. ئەوەی بەرامبەر گۆڕان کرا ئێستا کۆدەتایە لەلایەن بەدڵنیایی کۆدەتایە کە لەوانەیە بڵم لە جۆری ئەم کۆدەتایە لەسەر ئاستی هیچ وڵاتێکە ڕووی بەڵام بۆ لایەنێکی سیاسی ڕێکەوتنی لەگەڵ ئێوە بێت ئەو لایەن ئازاد نییە لەوەی هەڵی بۆشێنێتەوە؟ ئەمە ڕێکەوتن نییە، ئەمەی کە ئەگەر گۆڕان 24 کورسی نەبووە، ئەگەر گۆڕان 500,000 دەنگی دەنگدەرانی خۆی نهێنا، هیچ کاتێک ئەو ڕێکەوتنە نەهاتە بوون کە گۆڕان بخرێتە ناو پرۆسەی سیاسیەوە کە حەق بە بۆ حەق بە حیزبێکی تر نەدرا، بۆ حەق بە فراکسیۆنێکی کەمتر لە فراکسیۆنی گۆڕان نەدرا، بۆ ئەم حەقە بە گۆڕان ئازاد نین. بۆ نمونە ینی ئێوە لەگەڵ پارتی دیارە ڕێکەوتنی پێگەیاندنی کابینەی حکوومەتە بووە، پارتی ئازاد نییە لەوەی کە هەڵی وەشێنێتەوە ڕێکەوتنەکە؟ نەخێر ئازاد نییە، چونکە هیچ کەسێک ئەم مافەی بە پارتی نەداوە کە پارتی بەم جۆرە مامەڵە لە پرۆسەی سیاسی ئەم هەرێمەدا بکات. پارتی بۆ خۆی ساحێب ماڵ نییە، حیزبەکانی تر لەوێ سەربار و میوانی ئەو بەنیا کرێکی ماڵی بەرزانی بن. حیزبەکانی تر بە ئیرادەی خەڵقی کوردستان هاتوونەتە ئەوێ. خەڵقی ناڕازی هەرێمی کوردستان دەنگی بە بزوتنەوەی گۆڕان داوە کە توانیوێتی لەو سەردەمانەی کە گۆڕان 25 کورسیەنا لە 25 حوتە هەموو حیزبەکان لە هەرێمی کوردستان چاوەڕێی 4-5 کورسیان ئەکرد بۆ گۆڕان. گۆڕان توانی زۆرینەی دەنگی دەنگدەرانی ئەم هەرێمە بەدەست بێنێت لە ئێستا حیزبی دووهەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە. لەبەر ئەوە ئەمە پێشێلکردنی ئیرادەی خەڵقا، ئەمە کودەتایە کە بۆ ئەوەی ینی بەڕاستی ئەگەر ئێمە ئەگەر بەڕێکەوتنە دانانی حیزبەکان لە ناو حکوومەت، بەڕێکەوتنە دانانی حیزبەکان لە پەرلەمان و لە دەسەڵاتەکانە لەم هەرێمەیە بۆچی دەنگدان بکرێت؟ بۆچی خەڵک تووشی مەراق و سەریەشە بکرێت، مانگێک بانگەشەی هەڵبژاردن ئەکرێت و لە پێشترە خەڵک ئیزعاج ئەکرێت؟ یعنی بائیتر ئەو حیزبەی کە خاوەن ماڵە لەم وڵاتەیە و کرێچیەکانی بە ئارەزوی خۆی بخاتەنە ئەو جومگانەی کە لەم وڵاتەیە بەڕێوە ئەچن و هەن. لەبەرەوە ئەمە ئیرادەی خەڵقە، ئەمە بۆیە بە کودەتا حساب ئەکرێت، لەبەرەوەی بەڕاستی پێشێلی مافی خەڵقە، پێشێلی دەنگدەرە، پێشێلی حەقی پرۆسەی سیاسی لەم هەرێمە. ئەوەی پارتیەوە بە کودەتا ئازان مووقفی حیزبەکانی تر چۆنە بینن لە ئێستا بەتایبەت دوێنێ سێلانەکە یەکەتی و یەکگرتو و کۆمەڵ لە کۆبوونەوە بن، دوایی یەکەتی و پارتیژ و هەماشەوە لە کۆبوونەوە مووقفەکەی ئەوان لای ئێوە ڕۆنە، مووقفەکەیان چۆنەوە، چۆن هەڵوێستی ئەوان چۆنە بینن؟ دیارە تا ئێستا ئەو سێ حیزبەی تر بەڕاستی ڕەزامەند نەبوون لەسەر ئەوەی کە بە هیچ جۆرێک بەشداری لە حکوومەتێکا بکەن کە بزوتنەوەی گۆڕانی تیانە بێت، و هیچ یەکێک لەو حیزبانە ڕەزامەند نەبوون لەوەی کە وەزارەتێک لەو وەزارەتانەی کە لای گۆڕان بۆ ئەوان وەزیری بۆ دانێن. لەبەرەوە ئەمە بۆ خۆی یەکگرتووی و یەکێتی ئەم وڵاتە ئەپارێزێت، یەکگرتووی ئەم نیشتیمانەی کوردستان کە سێ محافەزەیە ناتوان بەڕێکوپێکی یعنی ئیدارەی بن لە هەوڵی ئەوەدان یعنی حیزبێک پاشەکشە پێ ئەەکەن بە زۆر ئیرادەی خەڵقێک ئەخەنە لاوە کە نایڵن نوێنەرایەتی ئەو خەڵقە ناڕازیە بکات کە ئەمڕۆ لەم نیشتیمانەیە بزوتنەوەی گۆڕان بۆ دەرکرا. بزوتنەوەی گۆڕان خۆ هەروە بە هەوانتە دەرنەکرا. لە کاتێکا بزوتنەوەی گۆڕان پرۆژەی چاکسازی هەیە، لە یەکەم ڕۆژی بزوتنەوەی گۆڕان کە بەشداری لەم حکوومەتا کرۆ بە مەرجی ئەوە بەشداری کردو کە ئەبێ چاکسازی لەم هەرێمەیە بکرێت، ئەبێ چاکسازی توانیوێتی چاکسازی بکرێت، چونکە مامە بەڵێ بەڕاستی بڵێ ئێستا ئێمە ئەگەر باس لە وەزارەتی
دارایی بکەین چەنەها کاری باش کرا لەوەی کە ئاراستەی بوجە و موچە و ئەمانە ڕێک بخاتەوانێ ئەوەی کە ئەوان باسی ئەەکەن ئەڵێ نەیانتوانی موچە دابش بکەن من پێیان ئەڵێم لەم دوو سێ مانگی کە قەیرانی سەرۆکایەتی هەرێم هەیە پێش ئەوە هەموو مانگێک خەڵک موچەی وەرگرت ئەو دوومانگەی کە مابوو هی کابینەکەی پێشوو بوو کە بە دەوری ئەمایەوە بۆ خەڵک ئەگینا لە پارمانگی حوتەوە خەڵک بە مەزبوطی هەموو مانگێک موچەی خۆی وەرگرتووە من حەزەکەم هەموو بیسەران و گوێگرانی ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە ئاگاداری ئەوە بن کە موچە بە مەزبوطی ئەدرا هەتا قەیرانی سەرۆکایەتی هەرێم نەهاتە پێشەوە ئەم هەموو خەڵقەی کە لەسەر حسابی ئەم میلەتە و لەسەر بودجەی گشتی ئەم هەرێمە لەناو دەستگاکانی ڕاگەیاندن لەناو دەستگا حیزبەکان لە جومگەکانی بەڕێوەبردن لەم وڵاتەیە و لەناو باخەکانی مەسئولینی ئەم وڵاتەیە موچیان لەسەر حسابی ئەم وڵاتە وەرئەگرت میلەت کەی ئاگای لێبوو ئەوە بزوتنەوەی گۆڕان بوو کە ئەمانی هەموو دەرخست ئەمانە کە ژمارەی زۆر لە خەڵقن لەسەر بودجەی ئەم وڵاتە باش ئێستا ئەوان بەتایبەت پارتی دیارە گۆڕان تۆندبار دەکا بە پشێوینانەوە و ئەو خوب شەندانەی کە کراون دەوترێت بزنەوەی گۆڕان دروستی کردووە بەڵگەشان بەوە دەوترێت کە ماوەی دوو ڕۆژە کە حکومە گۆڕان دوورخراوەوە لە حکومەت خۆپشاندنەکان کۆتایە ناتوە نەک دوو ڕۆژە سەیتەرە کراوە بەسەر ئەوە لە یەکەم ڕۆژەوە گۆڕان لە هەوڵی ئەوەدا بووە خەڵک بکاتەوە ئاراستی خۆپیشاندانەکان بە ئاراستەیەکی هێمنانەی مەدەنیانە بێت بە ئاراستەیەکا بێت گروپ و دەستەی تاقم تێکەڵاو بە خۆپیشاندەران نەبن کە ئاراستەی خۆپیشاندانەکان وا لێ بکرێت کە خەڵک تووشی کێشە و کوشتن و خوێنڕشتن بێت ئەوە گۆڕان نیە لە پشتی خۆپیشاندەرانەوە ئەوە خەڵقی ناڕازی خۆیەتی کە تووشی قەیرانێکی گەورە بووە لە هەموو ڕوویەکەوە ئەوە خەڵقە پارە لە گیرفانیان نیە ئەم هەموو گەنجەکە بێ ئیش و بێکارن هیچ پرۆژەیەک لەم وڵاتەیە نییە کە گەنج بخاتە سەر کار ئەمە گیرفان بەتاڵی گەنجەکانی ئەم وڵاتەیە کە دینارێک لە گیرفانیان دەکەن لە کاتێکدا ئەمە پێتان وایە پەیوەندی بە هەڵوێستی ئەوە هەبووە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم دیارە ئەمە سزایەکی سیاسیە بەسەر گۆڕان ئەسەپێنرێت بۆ ئاراستەی سێلانەکەی دیکەژێکێتی و کۆمەڵ و یەکگرتوش هەمان هەڵوێستی ئێوەیان هەبووە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمەوەها پرۆژەی هاوبەشتان هەبووە بۆچی ئەم هەڵوێسیان پارتی ئەم هەڵوێستی بەرامبەر سێلانەکەی تر نییە دیارە ئەوان بەڕاستی من بە تەسەوری من ئەو پرۆژە چاکسازیەکێک بۆ لەو هۆکارانی کە بزوتنەوەی گۆڕان ئەویست بە عملی لەم ماوە نزیکانە بیخاتە جێبەجێکردن بزوتنەوەی گۆڕان زۆر ئیسراری ئەکرد لەسەر دەسا و دەستکردنی دەسەڵات و لەسەر سەروەرکردنی پەرلەمان و لێپرسینەوە مەرجعیەتی سیاسایی بەڵێ نهێنێت چاکسازی بکەن ئەگەر بیان ویستایە ئەوە نزیکی ساڵێک و چەند مانگێکە ئەم حکوومەتە بنکە فراوانە تەشکیل کراوە هەموو بە پێکەوەیی کار ئاسانیان ئەکرد بۆی ئەم پرۆسە سیاسیە لەم هەرێمەیە بەرەو سەرکەوتن بڕوە و بەرەو چارەسەرکردن بڕوە قەیرانەکان لە وڵاتەیە چارەسەر ببن و پرۆسەی بەڕێوە بچێت کە خەڵک ئاسوودەی و خۆشگوزەرانی بۆ بگەڕێتەوە باس لەوە کە گۆڕان بە ڕۆحی ئۆپۆزیسیۆنەوە لەناو دەسەڵاتە سیاست بەڕێوە ئەمە ڕاستە ئایەوە ئێوە بە ڕۆحێتی ئۆپۆزیسیۆنەوە یگەن یان چاکسازیە گۆڕان ناتوانێت گوێ لە هەموو ئەو داخوازیانەی خەڵک بخەوێنێت گۆڕان بە فعلی ویستێتی بەشداری بکە لە پرۆسەی سیاسی و بەڕێوەبردن لەم هەرێمەیە نەیویستوە تەنیا چەند خەڵقێک لە سەرەتای ئەو ڕێکەوتنی کە ئەوان باسی ئەەکەن گۆڕان بەوە ڕێنەکەوتووە چوار کەس بنێرینە ناو وەزارەتەکانە وەزیر بن ئێمە وا ڕێکەوتین لەگەڵ ئەوانە کە ئێمە وەزارەتمان ئەوێت ئێمە بە فعلی بمانێ کاری چاکسازی بە ئاراستەیەکە بەرین کە ئەو گرفت و قەیرانانەی لەناو ئەو وەزارەتانەیە ئەو گەنتەڵیانەی کە ڕوبەڕووی ئەو وەزارەتانە بۆتەوە چاک بکرێت چکە ئێمە پێمان وایە یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و دەستگاکانی پۆلیس و ئاسایش و هێزێکی نیشتیمانی یەکێک بۆ لەو پاکێجانی کە لە سەرەتای بزوتنەوەی گۆڕانەوە لەگەڵ هەردوو لایەنە معارەزەکە یعنی پاکێجی هاوبەش بووە و گۆڕان ویستوێتی ئەمە لەناو بەرنامەی کاری خۆیان جێبەجێکە ویستوێتی جێبجێ کراوە نەکراوە چونکە خەڵک ئەزانی چۆنە لەبەرەوەی خۆتان و لانگری خۆشتان باس لەوەکەن کە پێ ناکرێت بۆ نایتە دەرەوە گۆڕان تەنیا بەرپرسی یەکەم نەبووە لە جێبەجێکردنی لەبەر ئەوەی ئەم حکوومەتە حکوومەتێکی هاوبەشی بنکە فراوان بووە ئەبێت هەموو لایەنەکان کار ئاسانکار و ڕێخۆشکەر بن بۆ ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان بتوانێت ئەم پرۆسەی چاکسازی بکات هەر دیارە گۆڕان بەوەی کە نەهاتۆتە دەرەوە لەو ئاستەیە لە هەوڵی بەردەواما بووە بۆی بتوانێت ئەم پرۆژەیە بەرەو سەرکەوتن بەرێ و بتوانێت پرۆسەی چاکسازی جێبەجێ لە هەوڵی بەردەوام بکەوەتە ینی ئێوە ئەتانزانی ئێوە هەوڵ ئێن هەوڵەکانی ئێوە سەرەگرنیانە بڵێ ئێمە نەمان ئەویست خۆمان بینە دەرەوە ئەگەر بمانویستایە خۆمان بینە دەرەوە ئێمە فشارێکی زۆری قاعدەی خۆمان لەسەر بوو کە بزوتنەوەی گۆڕان بێتە دەرەوە لەم حکوومەتەیە لەبەرەوەی ئەگەر ئێمە بەهاتینایەتە دەرەوە ئێستا
ئەمەی کە ئێستا ئێمەیان کردە دەرەوە لەم حکوومەتەیە بە بڕوای من سەروەرێکی زۆر گەورەیە بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ دەنگدەری بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی بۆ هەموو سیاسیەکان لەم هەرێمەیە بۆ هەموو خەڵکی کوردستان ئیسپات بێ ئەوە پارتیە کە نایە چاکسازی لەم هەرێمەیە بکرێ ئەوە پارتیە کە نایە دەساودەستی دەسەڵات لە هەرێمی کوردستانە بکرێ ئەوە پارتیە ئەوێ درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بە دوور لە یاساوە بە پێشێلکاری یاساکان جێبەجێ بکرێ لەم هەرێمەیە بۆ هەتا بنەماڵی بەرزانی حکومڕانی ئەم هەرێمە بکەن ئەوە بزوتنەوەی گۆڕان نییە کە داوای داوای ئەوە ئەکات کە باس لەوە کرد کە حکوومەتەکە بن کە فلاوان بۆ بۆچی بەردەوامیەوە لەم 2 ساڵەدا بەرپرسیایەتەکانتان خصوصی سەرشانی پارتی ینی لایەنەکانی تر بە تایبەت پارتیانی ئەوەش بەشێک نەبوون لە پێکهاتی حکوومەتەکە بەڵێ ئێمە بەشێک بووین لە پێکهاتی حکوومەت بەڵام بە بڕوای من ئەمە ڕێی خۆمەکە ئێڵێم ئەم پارتی دیموکرات لەبەر ئەوەی دووشت زۆر ڕاگیری کردووە بۆیە هیچ ڕێگەیەکی نایە کە بزوتنەوەی گۆڕان ڕۆڵی خۆی ببینێت یەکەمیان دەسەڵاتێکی بەرفراوان و ڕەهای پارتی دیموکرات کە هیچ ڕێگەی و هیچ پێگەیەکی بۆ بزوتنەوەی گۆڕان لەم حکوومەتیان هێشتەوە کە بتوانێت ئەو بەرنامە چاکسازی خۆی جێبەجێکات دووهەمیان ئەو هێز و پارە و قووەتی کە هەیەی بەڕاستی یعنی بزوتنەوەی گۆڕان بۆ خۆی بزوتنەوەیکی مەدەنیە و بزوتنەوەیەکە لە دڵنی ناڕازی خەڵق و لەوە هاتەوتە بوون کە بەرنمەیەکی زۆر بەرفراوان بۆ خۆشگوزەرانی خەڵک هەڵی گرتو و خەڵکیش داوای خۆشگوزەرانیەکە خەڵک داوای ئاسوودەیەکە خەڵک داوای ئەوەکە لە ماڵەکانی خۆیان بە ئارامی ئەمنیەت و ژیانی پارێزرابێت ئێمە هێزێکی نیشتیمانیمان نییە نەخێتا ئێستا هیچ هێزێکی نیشتیمانیمان نیە لەم هەرێمەیە کە هەمومان هەست بکەین ئەم هێزە ئەمان پارێزێت نییە بڵێ پێشی باسیەوەم کرد بۆچی پارتی ئەم هەڵوێستی بەرامبەر لایەنەکانی تر نەبوو ئێوە چوار لایەن بوو هاوپەیمانێتیتان هەبوو ئەوە پرۆژەی هاوبەشان نەبوو ئەمە سیاسەتی پەرتکە و زاڵبەیە بڵێ ینی پێتان وایە بەڵێ لەبەر ئەوە دابڕێت لایەنەکانی تر بزوتنەوەی گۆڕان بۆ خۆی ڕابەرایەتی تەوەجوهێکی ئەکرد بەو ئاراستەیە کە بتوانن چاکسازیەک و حیزبەکانی تریش ئەو سێ حیزبەی تر لەم بەرەیە بوون بۆ ئەوی بتوانێ ئەم بەرێ هەڵوەشێنێتەوە ئەمەی کرد بەداخەوە یعنی کە نێوێت بە ئاراستەیە کە پرۆسی سیاسی بڕوا کە چارەسەری هەموو قەیرانەکان بکرێت بەڵێ ئێستا پێت وایە هیچ بوارێک ماوە بۆ ئەوی گۆڕان و پارتی پێکەوە دابنیشن بزوتنەوەی گۆڕان دەرگای لەسەر هیچ کەسێک دانەخستۆ بۆ گفتوگۆکردن بزوتنەوەی گۆڕان هەموو سات و کاتێک ئامادەیە کە گفتوگۆکردن بکرێت بە ئاراستەیە کە پرۆسی سیاسی لەم قەیرانە ڕزگاری بێت بە ئاراستەیە کە ئەم وڵاتی ئێمە بە یەکگرتووی و یەکێتیەوە بمێنێتەوە لەبەر ئەوەی کە لەم هەرێمەیە یعنی ئەوەنە وڵاتێکی فراوان و گەورەمان نییە و دوژمنی سەرسەختمان هەیە و چواردەورمان بۆ دەوڵەتە ئیقلیمیانی کە بەردەوام ئەیانەوە تەداخل لەناو ئەموری ئەم وڵاتیە لەسەر دەوڵەتی ئیقلیمی ئەگەر زیاتر بۆسم قسە لەسەر بکەن ئەوان چەند دەستیان هەیە لە ئێستایان ئەوان چەند ڕۆڵیان ئەبێت بەتایبەت بۆ هێورکردنی ئەم ڕەوشەی ئێستا ئەم باردوخە ئێستا من هیچ زانیارێکم نییە لەوەی کە ئەوان هەوڵی ئەوە بن هێوری کەنەوانێت دەستیان هەیە لە خۆشکردن زۆر جار لەوانەیە بیانێ وەزعەکە بشێوێنن بۆ ئاراستەی کە خۆیان ئەیانێ بەڵام بڕوانەکەم دەستیان هەبێت لەوەی کە وەزعەکە هێورکەن بەڵێ باسێک لە پەیامەکانی ئەوە بکەین لەناو حکوومەتدا لە نزیکەی 2 ساڵی بەشداریتان لە حکوومەت ینی خەڵک دەپرسێت دەڵێت لە ئێستا گۆڕان چی کردیان لەو پەیامانی کە هەڵی گرتە بوو بەڵێ طبعا گۆڕان لە وەزارەتانی کە وەریگرت دیارە ئەویست بەڕاستی یەکەم هێزی پێشمەرگەی کوردستانیەک خات بەڵام تا ئێستا ڕێگر و بربەستەکان ئەو دوو حیزبن کە بۆ خۆیان هێزیان هەبووە کە تا ئێستا ملیان نەداوەبەوەی ئەم هێزانە یەکانگیر ببێت و کار ئاسانیان نەکردو بۆ وەزیری پێشمەرگە لە بواری وەزارەتی داراییە بەڕاستی وەزارەتی دارایی بەداخەوە ئێڵێم وەزارەتێک بۆ بەس موچەی تەوزیع کردووە لەبەرەوەی هیچ ئاگایکی لەوە نەبووە داهاتی ئەم هەرێمە دۆسیەی نەوت بە ئاشکرا و بەڕوونی داهاتەکەی دیار بێ و بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوی بتوانێت هەم خزمەت گوزاریەکان بە هاونیشتیمانی ئەم هەرێمە بودجەی بۆ دابین بکرێت هەم بتوانێت لە کات و ساتی خۆیان موچەی هاوڵاتیان بۆ خۆشتان ناگەڕێتەوە کە ئێوە نەتانتوانی وەکو پێویست وەزارەتەکە وەرگرن یان ئێوە نەتوانی وەکو پێویست کار لە وەزارەتە بکەن یان تەنیا بۆ پارتی ئەگەڕێتەوە کە نەیهێشتووە دەسەڵاتان هەبێت داهاتی ئەم وڵاتە سەرچاوەکەی بە شێوەیەکی سەرەکی نەوتە
نەوتی شپارەکەی لای کێ لای وەزارەتی سامانە سروشتیەکانە و وەزیرەکەی پارتیە یعنی چەند جار لەم ماوەیە هەر جارەی بە شێوازێک وەزیریان ئەهێنا و ئەبرد پارە لە تورکیا و ئەم ناچێت کاتێ ئەمە چێ و پارە لە بانقانیە ئەنی ئەمانە جۆرێک لە مووقفی ئەحراجەکە بۆ وەزیرەکەی ئێمەش دروست بووە یعنی جۆرێک لێکیانە ئەم کابرا مقەسیرە لەوەی کە ناچێ پارەکە بێنە پارەکە هەیە کاتێکگە چێ بانک بەتاڵە یعنی ئەمانە بۆچی گوناحی ئەم وەزیرەی ئێمە بێت بۆ ئێمە ئێستا بیخینە ژێر ڕەحمەتیەوەی کە بڵین خەتای ئەمە هیچ خەتایەکی نییە چکە ئەم پیاوە ویستێتی ینی تەنانەت لە مانگی دوا من ئاگام لێ ئەو هەوڵی ئەوەی ئەدا جۆری دابشکردنی معاش و ئەو شتانەی کە هەیە چارەسەری بکات تەنانەت بودجەی هەرێم بە شێوازێک داڕێژێتەوانێ ئەوانەی کە ناویان خەرجی دیکەیە هەربیان سڕێتەوە لە ناو بودجەی ئەم هەرێمە ینی تۆ ئەزانی لە چەند ساڵی ڕابردووی ئەم هەرێمەیە چی پارە بە هەدەر درراوە هەموو کەسێک لە ماڵەکەی خۆیان لە چەند ساڵی ڕابردووی تۆزێکی بۆ ئەم چەند ڕۆژەی پاشەکەوت کردووە کە لە قەیرانەکانی ئەم وەزعیا بەڕێکە بەڵام لەم حکوومەتی هەرێمەی ئێمە کاتێک وەزیری دارایی هاتۆتە سەر خانێکی بەتاڵ سەر خەزنەیە کە هیچی تیانە یعنی وەزیر چی بکات لەکوێ بهێنێت خۆ پارە چاپ ناکات تەوزیعیکا لەسەر هاوڵاتی و قەیرانەکانی پێچارە سەر بکات یعنی ئەم کابینانەی ڕابردوو پرسیارێکە دەکرێت ئەمانەی کە ڕوون بوون لە بەرچاو ینی هەڵەیەکی استراتیژی بوو دەوترێت کە گۆڕان بەژاریدا بڕیاریدا بەژاری لە حکوومەتەکە بکات لە کاتێکدا خۆی دەیزانی کە بۆ نەوەزاتی دارایی نزیکەی 2 ملیار دلار قەرزارە و خۆی واقعەکەی ئەبینی بەچاوی خۆی بڵێ بزوتنەوەی گۆڕان لە کاتی بانگەشەکانە وعدیەوەی دابوو بە خەڵک کە ئەچێتە ناو دەسەڵاتەوە بەشداریکردنی لە دەسەڵاتە بەو ئاراستەی کە لە سەرەتای دروستبوونیەوە چەند دروشمێکی هەڵگرتە بوو یەکێک لەو دروشمانە دژە گەندەڵی دووهەم دروشم شەفافیت سێهەم دیموکراسیت چوارەم ئازادی پێنجەم یەکسانی بەڕاستی یعنی لە یەکەم دروشمیەوە کە دژە گەندەڵی بووە ڕێگ ئەویست ئەمە چارەسەر بکات ئەویست شەفافیت لەو دۆسیانە هەبێت لەو پەیوەندی دیبلۆماسیانە هەبێت کە لە وڵاتەیە بەڕێوە ئەچن کە هیچی ڕوون نییە بۆ خەڵک لەبەر ئەوە یعنی بەو ئاراستەیە بەشداری کرد لە ناو دەسەڵاتە کە بتوانێت چارەسەری ئەمانە بکات نەک بەو ئاراستەی کە تەنیا بەشداریەکەی بەشداریەک بێ بۆ ناو ناوەرۆکی نەبێت بەداخەوە یعنی هیچ کار ئاسانیەک نەکراوە هیچ ڕێگەیەک نەدرا کە گۆڕان بتوانێت ینی لەلاەن حیزبەکانی کەەوە کە گۆڕام توانێت ئەم بەرنامەی خۆی بخاتە بواری جێبەجێکردن لە کاتێکە لە سەرەتای ئەو سەردانانەی کە بەڕێز نەوشیروان مستەفا سەردانی پیرمامی ئەکرد و لەلایەن زۆربەی خەڵقی دەنگدەری ئێمە و لەلایەن زۆربەی خەڵقی کوردستانەوە بوو بە جێگەی ڕەخنە یعنی تەنیا بۆ دڵنیاکردنەوەی بنەماڵی بەرزانی بوو کە ئێمە هیچمان لەگەڵ ئەوانی ئێمە ئەمانوێت بەشداریەکی تەواو چاکسازی بکەین لەم هەرێمەیە و ئەمانەیە بە برایانە و دەست لە ناو دەست بتوانین ئاراستەی ژیانی خەڵک بەرە ئەو ئاراستەیە بەرین کە پێگە و ڕێگەی سیاسی هەرێمی کوردستان لە ناو ئەم جوغرافیا بەقوەترکەین. سەبارەت سەردانی نەوشیروان مستەفا باس کرد گەڕانەوەی نەوشیروان مستەفا کە ئیگەڕێتەوە باس لەوە ئەکرێت کە لەگەڵ پارتیا کۆ ئەبێتەوە یان لە هەولێر دابازە ئێمە چەند ڕاستە ئامادەبوونی ئەو لە باردۆخێکی وەکو ئێستا چەند گرنگ بۆ گۆڕانیش بۆ ڕێکەوتنی گۆڕان و پارتیش بڵێ طبعا سەفەری بەڕێز کاک نەوشیروان مستەفا تەنیا سەفەرێکی کۆمەڵایەتیە بۆ هەندێک یعنی هینی خۆی چووەکە هەم لە هەندێک عیلاقەی کۆمەڵایەتی خۆی لە دەرەوە بۆ ئیسراحەتێک کە چەند ساڵە ئەو پیاوە لێرە نەیتوانێت بۆ یەک جاریش سەفەرێک بکات ئەم باردۆخەی ئێستا بڵێ ئەم بارودۆخەی ئێستا بەڕاستی لێرە ینی هەموو موسسەکانی گۆڕان کەوتۆتە سەر پێکانی خۆی بەبوون و نەبوونی نەوشیروان مستەفا ئاراستەی پرۆسەی سیاسی لە ناو بزوتنەوەی گۆڕانە ناگۆڕێت من هەر حەزەکەم لێرە بە جەنابتان و بە هەموو ئەوانش بڵێم کە لێرە و گویان لێمانە بەڕاستی هەر سبەینێ جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی هەیە بۆ ئەوەی تاوتوی ئەم وەزعە سیاسی بکات لە هەرێمی کوردستانە بە ئاراستەیەکە کە بەرژەوەندی خەڵقی کوردستانی تیا پارێزراو بێت بە ئاراستەیەکە سبەینێکەواتە کۆ دەبنەوەیەوە بەڵێ سبەینێ کۆبوونەوەی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە بەو ئاراستەی کە گفتوگۆ لەسەر ئەم قەیرانانە بکرێت و لەسەر ئەم وەزعی کە ئێستا هەرێمی کوردستان تووشی بووە و لەسەر ئەو وەزعی کە ئەو کودەتا گەورەی کە بەسەر بزوتنەوەی گۆڕانە هاتووە کە دوایە دەبێت چۆن ینی ئەگەر بۆ نسبینەوە کۆبوونەوە دەکەن بڕیاری کۆتاییە هەر جۆرێک بێت ئێوە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ مواقعەیە بکەن ئەم بڕیارە قبول دەکەن یاخود دۆخەکە بۆ جۆرە باڵپەسیراوی دەمێنێتەوە دیارە ئەوە هەمووی پەیوەندی بە هەموو ئەو بەشداربووانەوە کە ئەندامی جواتی نیشتیمانین کە بڕیار لەسەر بارودۆخەکە سەرنجی تۆ چی ناتوانم لە ئێستا بڵێم بەم ئاراستەیە ئەڕوات ئێمە بەرژەوەندی خەڵک لە پێش هەموو بەرژەوەندیەکانی بزوتنەوەی گۆڕانەوە بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕان دوو هەمە لای ئێمە بەرژەوەندی خەڵ لە ئێستا چییە لە ئێستاوەیە کە ئەم بڕیارەکە دراوە ئێوە مامەڵ لەگەڵ واقعەکە دەکەن
بۆ نمونە وەزیرەکان گەڕاونەتەوە و کۆتایی هاتەوە بەژاری گۆڕان لە حکوومەت یان چی؟ والله ئێستا من بڵم بەم ئاراستەیە بێت من وەک ڕێی خۆم یعنی ئێمە گرنگە بەڕاستی بۆ چوونی خۆ ینی پێ دوایە مانەوەی گۆڕان جارێکی دیکە گەڕانەوەی گۆڕان بۆ ناو حکوومەت لەم دۆخەیە خزمەت بە بەژەوەندەکانی خەڵک دەکات لە دیارە دانوستان بکرێت لەسەر ئەوە بەڕاستی ناتوانم من بڵم ئێستا بەم شێوەی کە ئێستا جاری کە گۆڕام بچێتەوە ناو پرۆسەی سیاسی و ئیفلیج بکرێ کارەکانی نەچوونی باشترە بەڵام دیارە یعنی ئەبێ هەموو لایەنەکانی لێک بدرێتەوە لە چوونی و نەچوونی بەچوونی ئەگەر بە شێوازێکی ئیفلیجانە بێ نەچێ باشترە جارێککە بە معارەزە بمێنێتەوە و بتوانێت خەباتی مەدەنی خۆی بەردەوام بکات و بتوانێت لە ڕێگەی پرۆژەوە بتوانێت لە پەرلەمان چارەسەری ئەم گرفتانە ئێوە ئاگدار خەڵکەکەی ئێوە بەچی ڕازیە بە چوونتان بۆ دەسەڵات بەم وەزای هەر هیچ وەکو جاران یان نەچوونتان بۆ ناو دەسەڵات خەڵک ڕاستەکەی خەڵک ماوەیەکی زۆر داوا لە بزوتنەوەی گۆڕانەکە پاشە کشێ بکات لە حکوومەت یعنیەوەی کە بزوتنەوەی گۆڕانی هێشت بۆ پرۆسەی سیاسی ئەم هەرێمە بوو ئینا قاعدەی گۆڕان بەگشتی داوای ئەویان ئەکرد کە گۆڕان بکشێتەوە لە حکوومەتە لەبەرەوە ینی ئەبێ گۆڕانیش جارێکی کە بە سیاسەتی خۆی بەخواستەکانی خەڵک بە هەموو ئەوانەیە بچێتەوە کە بتوانێت پێگە و ڕێگەی خۆی لە ناو پرۆسی سیاسیا بەقوەتر و فراوانتر بەڵێ گوڵستان خەندەوە پرسیارم ئێستا پارتی لە ڕێی چەند پەرلەمانتارێکیانەوە باسەوە دەکەن کە لە هەوڵی سەرنەوەی پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقیشدان هەڵوێستیەوە چی؟ نازانم یعنی بەڕاستی ئێمە هەڵوێستمان چی بێت ئەوەی کە هەیە دەتوان ئەوکەن چونکەوە ڕەنگە پەیوەندی بە ڕێکەوتنەکە سیاسەکانی ناو پەرلەمانی عێراق و دۆخی پرۆسی سیاسی عێراقەوە هەبێت ینی ئەم شێوانەی کە ئەوان ئەیگرنە بەر شێوازێکە لە پاوانگیری یعنی ئەانێ نەوەک دەسەڵات بسەپێنن بەسەر ئەم هەرێمە ئیلا باش ئەم پاوانگیریە هەر پارتی سربەخۆ ئەیکات یان دەستێکی زۆر باڵای لە پشتەکە بتوانێت ئەم بریارانە بات لە ئێستا کە بریارێکن خۆشتانەزان لە ڕووی یاسا و دەستورەوە من سەرەتا ئاماژەمدا زۆر جار هەندێک مقاومات هەیە بۆ پارتی کارمەتی دەرە بۆ ئەوەی کە بەم ئاراستەیە سیاست ئەکات مقاوماتەکانی هەم دەسەڵاتە ڕەهاکێتی کە هێتی و هەم هێزی مادی و هێزی سەربازیشە یعنی ئەمانە یارمەتی دەرن بۆ ئەوەی کە ئەتوانێت پێداگری لەسەر ئەم شتانە بکات. بەڵێ سپاس گوڵستان خان جارێکی دیکە بەخێر بێ و بەرنامەکە گوڵستان سعید ئەندامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس جارێکی دیکە بەخێر بێت ئەزان باین باش گوڵستان